بەڵێ ئەی تۆ دوای ئەم 6 ساڵەکە بەردەوام هەوڵەیە بەردەوام بووە یەک دوو جار چوویتە لای یەک دوو کەناڵی تر کەوایان لێوتیت ئیتر مامۆستا بەردەوام بووم لەوەی ئێستا شۆر بەردەوامی هەتاوەکو ئێستاش تا ئێستا بەردەوام هیچ کارێکە دەست هیچ نەکەوتووە کارێکم دەست نەکەوتەوە ئەڵێن یا ئەبێ لە شکەکەت لا ببەی یا ئەبێ لە شکەکەتون بکەیتەوە مامۆستا ئەمە قەناعەتە بۆ مرۆڤ دروستە بێ یعنی ئەمە من ئەبێ باجی ئەوە بم کە قەناعەتی ئەوم بۆ دروست بۆ ئافرەتێکی باڵاپۆش بم یا ئەبێت باجی ئەوە بم یان من ئەبێت بە دڵی ئەوان بم ئەبێت من ئەم قەناعەتە لە مشکی خۆم دەبێنم بە دڵی ئەوان بم جلوبەرگێکی نیمچە ڕوود لەبەر بکەم یاخود ببمە ئەو بێژەرەی کە ئەوان ئەیانەوێت لە ڕووی ستایل و جلوبەرگەوە بەڵێ طبعا کێشەکەی تۆ بەداخەوە یعنی ئەمە من زۆر بەداخەوە لەم کە تۆ تا ئێستا وەکو ڕاگەیاندکارێک کە لەگەڵ ئەوەشە توانە و لێهاتوویت هەبێ بەڵام کارە دەست نەکەوت بێ یعنی تۆ خریجی ڕاگەیاندن بیت وایە کە بڵین بڕوانامی ئەو بە شەشت هەبێ بەڵام لەگەڵ ئەوەیە بۆ شوازە مامەڵەت لەگەڵ کرابێ طبعا ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆ ڕۆشنبیری ئەو کەناڵانە کە بەداخەوە ینی ئیش لەسەر ئەوە ئەکەن ینی هەم ئەو کەناڵانی کە پیان و تووتوانە بەم ستایلەوە یاخود بەم لەچکەوە دەوام مەکە یا شێوازەکەت بگۆڕە و ستایلەکەت بگۆڕە هەم بۆ ئەوانی تریش کەوتوانە ئەبێ بە شێوازێکی تر و تونتری کەیتەوە بەمانە طبعا من زۆر بەداخەوە ینی ئێمە لە ڕووی ڕاگەاندنەوە کە ئەمە زۆر داخێکی زۆر قورسە بۆ هەرێکە لە ئێمە کەویشەوەیە بە تایبەتی بە دوای کۆمەڵێک شتا ئەگەڕێن ئەو کەسانی کە لە بواری ڕاگەاندنان طبعا هەموو ڕاگەاندنەکان ناڵم من ئەوانی کە بەو شێوازە مامەڵاکەن یا ئەو تا بە دوای شکڵ شێوەیە ئەگەڕن یاوتا ئەو کۆمەڵێک ستایلیانەوێت بەس لەم ستایلیانی ئایا ئەو کەناڵانی کە تۆ ڕۆشتی هیچیان بیریان لەوە کردوتەوە تۆ لێهاتوویەکانی تۆ تاقیکەنەوە بڵێن ئادی بزانین وەرە با تاقیتکەینەوە بزانین چۆنیت چەند توانات هەیە چەندێ لێهاتوویت هەیە ئەمانەیان کردو لە دوای 6 ساڵ گەڕان بە دوای ئەم کارە کە من ئاوات و خولیامە تیا خزمەت بە ڕاگەاندن بکەم وەکو ئافرەتێک بەڵام زۆر جار کە ڕۆشتوم وەریان گرتو بۆ ماوەی هەفتەیەک دوو هەفتە یعنی لە ماوەی ئەو مودە کەمەیە سەح یان با بڵێن سەرپەرشتیاری کەناڵەکە هاتۆ پێشنیاری خستۆتە بەردەستی من لە کاتێکە ئەو ساحێب خێزانە خاوەنی مناڵە خاوەنی ئیمکانێتێک و مادیەکی باشە من نازانم لە ڕووی نەقسیەتەوە چی نەقسە بەڵام هاتۆ هەنێ پێشنیاری خستۆتە بەردەستی من کە نە لە دینی منە ڕێگە ئەیات نەویژدانی منیش ئەوە قبولەکات کە ئەو هەلو مەرجانەی ئەو ڕازی بکەم و قبولی بکەم و لە دواییە هاتووە لەبەرەوەی کە هەلەکانی ئەو یاخود بیانەکانی ئەوم دەست بەجێ ڕازی نەبووم پێی و جێبەجێم نەکردووە هاتۆ بیانووی لێگرتم و لە دوای دوو هەفتە منی ناردۆتەوە ماڵەوە توتی نابێت تۆ لێرە دەوام بکەی هاتۆ بیانێکی لە من دۆزیوەتەوە لەبەرەوەی زۆر باشە خاتونگیان ئێستا ئێمە طبعا ئێستا زانم کە کێشەکەی تۆ چیە و لە چۆنیشە طبعا بەڵام کۆمەڵێک شت هەیە تۆ ئەبێ زیاتر خۆت بسەلمێنی تواناکانی خۆت بسەلمێنی لێهاتووەکانی خۆت بسەلمێنی یعنی دڵنیا بە ئەگەر لە هەر شوێنێکە توانا و لێهاتووی خۆتت سەلماند ئەو کاتە ئەو قسانە ناکرێ بەرامبرت بەڵام ئایا تۆ بیرە کردوتۆ لەوەی خۆت ڕاستە ئایا تۆ بۆ میشە چەندێ توانا و لێهاتوویت هەیە چەندێ ئەتوانی بچیتە پێشەوە چکە ئێمە ئەبینین لە شوێنەکان کە ئەبینین ئافرەتی پاڵاپۆشمان هەیە لەو شوێنانەشە توانیوانە جێدەستی خوان بەجێ بێڵن توانیوانە ڕاگەیاندکارێکی زۆر باش بن لە هەموو شوێنەکان ئێمە چاومان هەموو ڕاگەیاندنەکانە بینێ ئافرەتی پاڵاپۆشیشە بینین تیانە و توانیشانە توانە و لێهاتووی خۆیان بسەلمێن و کەسانێکی زۆر ینی نمونەیەکی زۆر جوانیش پێشکەش بکەن ئەتۆ ئیش توانە و لێهاتووی خۆت کردو بە ڕادەیەکە بتوانیت هەتاوەکو ئێستا کە ڕۆشتم بۆ ئەم کەناڵانە و پێشنیارم یاونەتێ بۆ ئەوەی کار بکەم هەتاوەکو ئێستا یەک دانیان توانیوەتی من تاقی بکاتەوە ئەسڵەن گەشتیم بە سەردەمێک کە بەداخەوە ئەسەفی ئەوێت کە گرنگ بەوە نایەن کە تۆ چ بەهرەیەکت هەیە تەنیا گرنگ لە شولاری تۆ ئۆیەن و بە ستایلی تۆ ئۆیەن و بە شکل و شێوەی تۆ ئۆیەن و الحەمدولێلا من لە شکل و شێوە هیچ کێشەیەکم نییە تۆ ئەتوانی من ببینیت بینەرەکانت ئەتوانن من ببینن الحەمدولێلا لە ڕووی شکل و شێوەوە هیچ کێشەیەکم نییە بەڵام یعنی ئەکرێت کە من بچم کارێک بکەم پێویست بکات کە جلێکی نیمچە ڕوود لەبەر بکەم یعنی من کە ئەمەوێت کارێک بکەم ئەمەوێت بە مرتاحی بیکەم